باس لاوە دەکەین کە ئەمڕۆ 125 ساڵ بەسەریادی ڕۆژنامەگەری کوردیدا دەپەڕێت. دەپرسین لە ئەمڕۆدا ڕاگەیاندنی کوردی دۆخی لە چ ئاستێدا و هاوکات توانیوێتی تایبەت بە قەیرانەکان یاخودە و قەیرانانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕاگەیاندن هۆکارێک بێ بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و چەند بابەتێک تایبەت بە ڕۆژنامەگەری کوردی و ڕاگەیاندنی ئێستا لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێرش ڕەسوول کە بەڕێزیان پرۆفیسۆرن لە ڕاگەیاندن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. ئێوە بەیانی بینەرانی بەڕێز زۆر سپاس. هەم جژن و هەم یادی ڕۆژنامەگەری کوردی لا بەڕێستان پیرۆست دەکەم. جژنی ڕەمەزان و یادی 125 ساڵەی ڕۆژنامەنووسی کوردی لە ئێوەی بەڕێز و لە هەموو کوردان و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکاران پیرۆز بێت. سپاس. دکتۆر ئەگەر باس لە دۆخی ڕۆژنامەگەری کوردی بکەین ئێستادا لە هەرێمی کوردستان چۆن دەیبینن؟ دۆخی ڕۆژنامەنووسی کوردی یان بەگشتیتر ڕاگەیاندنی کوردی لە هەرێمی کوردستاندا دەتوانین بڵێن ئێستا لە دۆخێکی تەندروست و باش و ساغڵەمدا نییە بۆ پێی کە ڕاگەیاندنی کوردی لە هەرێمی کوردستان لە ئێستادا نەیتوانیوە وەک پێویست ڕۆڵی کارا و چاودێر ببینێت لە بارودۆخە جیاوازەکاندا و بتوانێت ببێت بە دەسەڵاتی چوارەم و ڕۆڵی هەبێت لە قۆناغ و لە پێشهات و لە ڕووداوە جیاوازەکان. دیارە ئەمەش بێهۆکار نییە. ڕاگەیاندنی کوردی لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە بەردەم کۆمەڵێ ئاستەنجی جیاوازی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی ئەمانەدایە و ئەوەی کە پێی دەوترێت لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەوەی کە شتێک بە ناوی دەسەڵاتی چوارەمیان دەسەڵاتێکی کارا و چاودێر دروست بێ لە هەرێمی کوردستان وەک پێویست نییە یان هەندێک قۆناغ هەندێک هەنگاوی بڕیوە و لە دوای ترا بەداخەوە بە کاریگەری هەندێک هۆکاری تر چۆتە دوایان لە شوێنی خۆی وەستاوە. لە لایەکی ترەوە لە ڕووی پیشەییەوە هەم بەهۆی تێکەڵبوونی بە تەکنەلۆژیای نوێ و هەم لە دیوێکی تردا نەتوانینی ئاوێتەبوونی پیشەییانە لەگەڵ ئەو تەکنەلۆژیا نوێیە نەیتوانی وەک پێویست ڕۆڵ ببینێەوە بتوانێت کاریگەر بێت و لە گۆڕەپانەکەدا وەک ئەوەی کە چاوەڕێ دەکرێت ئەو نەخشە ببینێت. هۆکاری تر زۆرە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لێرە باسی بکەین لە ڕووی یاساییەوە ئێمە کۆمەڵی یاسامان هەیە لە هەرێمی کوردستان کە تایبەتەن بە ڕێخستنی بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی ڕەنگە بند و بەرگەیان تیا بێت کە جێی کەم و کۆڕی بێ بە شێوەیەکی گشتی خراپ نین. بەڵام ئێمە دوو گرفتمان هەیە گرفتێکیان ئەوەیە وەک پێویست جێبەجێ ناکرێن گرفتێکی دومیان کەوتم هەندێک بند و بەرگەیانتیایە جێی سەرنجن و باشنی. باشە دکتۆر باست لەو یاسایانە کرد کە پێویستە ینی بۆ نمونە ڕێک بخرێت بە تایبەت لە ئێستادا کە وەکو پێشتریش باست کرد سوشیال میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان هەواڵەکان هەم بە دروستی نەڕوات هەم ئیتیک و یاسای ڕاگەیاندنی تێدا نەبێت ئەو یاسانی کە لە پێشتر هەبوو دەکرێت بڵێ لەو چوارچێوەیە ڕێک خراوەتەوە یاخود سوشیال میدیای کوردیش دەگرێتەوە؟ ئێستا لە هەرێمی کوردستان چەند یاسایەک هەیە کە تا ڕادەیەک پیشەی ڕاگەیاندن یان کاربای ڕاگەیاندنی پێڕێک دەخرێت یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2010 یاسای مافی بەدەستێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تا ڕادەیەک وە هەندێک جار یاسای زادانی عراقی ژمارە 111 ساڵی 1960 ئەمانە بەگشتی بەڵام سیر دەکەی هەرێکیشان کەم و کوڕێکی هەیە یان کەلەنێکی هەیە لە ڕۆیەکەوە ئەمە دیوێکی تر سەبارەت بە سۆشال میدیا یان ئامرازە نوێ چەشنەکانی ڕاگەیاندنی میدیا و ئەمانە من لەگەڵ ئەو بۆچوونەدام کە زۆر جار هەیە یاسا ناتوانێت ڕێکی بخات کە ئەوەندەی ئاکار و پرەنسیپ و بنەما ئێتیکی و ئاکاریەکان دەتوانن ڕێکی بخان بۆیە لە یاسا گرنگتر لەم قۆناغەدا بۆ ڕێکخستنی بەڕێوەبردن و بڵین ئەو شتانەی کە لە سۆشال میدیا و لە نیومیدیادا بڵاو دەبنەوە چ لەلایەن ڕۆژنامەنووسی هاوڵاتی بن چ لەلایەن دەستگا ڕەسمیەکانی ڕاگەیاندنەوە بن
پێویستی بە ڕەچاوکردنی زیاتری بنەماکانی ئاکار هەیە لە بەرپرسیارەتی ڕازگۆیی بابەتی بوون وردی مافی ژیانی تایبەت هەموو ئەوانە بۆیە زۆر جار هەیە لەبەر ئەوەی مەسلەی نیومیدیا سۆشال میدیا شتێکی نێودەوڵەتیە و لە تەواوی دنیادا هەیە و دەتوانرێت ئەو کەسی کە سۆشال میدیا بەکاردێنێ وەکو بڵێ نێرەر و ئەوەی کەوەریشی دەگری لە شوێنێکی دنیا بێ لەو چرکەیە بتوانێت ئەو پەیامی پێ بگاوە کاردانەوە و فیدباکی هەبێ بۆ ئەوە بۆیە ڕێخستنی ئەمە دانانی جۆرە یاسایەکی نێودەوڵەتی کە سۆشال میدیا لە هەموو وڵاتاندا یان لە مجتەمع جیاوازەکان ڕێک خات ئاسان نییە قورسە ناڵێن مەحاڵە بەڵام قورسە بۆیە ڕەچاوکردنی بنەماکانی ئێتیک لە ئێستادا بۆ ئەم بارودۆخۆ بۆ تەکنۆلۆژیای نوێ بۆ میدیای نوێ ڕەنگە زۆر گرنگتر بێت کە ڕۆژنامەنووسان و دروستکردنی هۆشیارێکی گشتی هۆشیارێکی کۆمەڵایەتی هۆشیارێکی پیشەیی بۆ ڕۆژنامەنووسان بۆ بەکارهێنەرانی سۆشال میدیا لە ئاستی تاکەکاندا زۆر گرنگە کە ئەویش لە ڕێگەی پەروەردەوە دەکرێت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەکرێت لە ڕێگەی سندیکا و ڕێکخراوە پیشەیەکانەوە دەکرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕێگەی حکوومەتەوە خۆی دەکرێت چۆن ئەو هۆشیاریە دروست بکرێت کە خەڵک سۆشال میدیا باش بەکاربهێنن و ڕۆژنامەنووسانیش بە هەمان شێوە بتوانن بە دیوە ئیجابی و ئەرێنەکەیدا بەکاربهێنن. بەڵێ دکتۆر ڕەنگە هەندێک کات هاوڵاتی هۆشیار نەبێلەوەی کە بڕوا بە کام سەرچاوی هەواڵ بکات و حەقی خۆشێتی لە نێو میدیا و لە نێو سوشال میدیا هەریکەی بۆ مەبەستەی کە دەیەوێت بابەتەکە بڵاو دەکاتەوە بەڵام لە نێو ڕۆژنامەنووساندا چۆن پێویستە ئەم هۆشیارێ بوونی هەبێت کاتێککە لە سوشال میدیایەک یاخود لە کەناڵێکی سێبەر یاخود لە کەناڵێکی سەربەحیزبی لە پیجێکی سەربەحیزب کار دەکات شێوازی کارکردنەکە بە جۆرێک بێت کە ڕاست و دروستی هەواڵەکەی تێدا بێت ئایا ئەمە حیزب دەکرێت یاخود با بڵێن دەسەڵات دەکرێت کۆنتترۆلی بکات یان بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕێکخراوانەی وەکو ڕۆژنامەنووسان و هۆشیاری کاریش بۆ هۆشیارکردنەوەی ڕۆژنامەنووسان بکەن ناتوان کۆنتترۆلی ئەم بابەتیان بکەن. وڵا ئەم پرسیارە بەڕێزت دەماباتەوە سەر بابەتێکی گرنگ کە ئەویش ژینگەی هەواڵ و زانیاریە. ژینگەی هەواڵ و زانیاری کاتێک کە شێوێنرا کاتێک کە دەستکاری کرا کاتێک کە بە ساختە هەواڵ فەیک نیوز و شێواندنی زانیاریەکان بە لاڕێدابردن و چاواشەکردنی زانیاری و وێنە و ڤیددیۆکان بەو جۆرە بارگاوی کرا ئیتر بە مەبەست بیان بێن بەس ئەوانەی کە بەڕێز باسەکرد ڕەنگە هەندێک جار بە مەبەست بێ لەلایەن دامەزراوێکەوە کۆمپانیایەکەوە حزبێکەوە حکوومەتێکەوە کە سوولایەنێکەوە بە مەبەست زانیارێک شێوێندەی بۆ چاواشەکردنی ڕایگشتی و جەماوەر و بۆ ئامانجێکی دیاریکراوی سیاسی ئابووری ئاینی کۆمەڵایەتی هەر شتێک بێ و هەندێک جاریش هەیە لە نەزانی و لە خراپ بەکارهێنان و یان لە ناپرۆفشناڵەتی و ناپیشەیی بوون و نەشارەزایی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکاران و یان بەکارهێنەرانی سۆشال میدیاوە ئەو شێواندنە دروست دەبێت ئەو فەیک نویز و ساختە هەواڵ و ساختە وێنە و ساختە ڤیددیۆشتانە دروست دەبێت کە هەردووچیان زەرر و زیانی زۆرە بە دڵنیاییەوە کەشێک ژینگەیەک دروست دەکات کە زیاتر خەڵک متمانی نەبێ بە ڕاگەیاندنەکان زیاتر خەڵک جەماوەر هاوڵاتیان چاواشە بکرێن بۆیە دیسانەوە من تاکی دەکەمەوە لە وەڵامەکەی پێشوم کە دروستکردن و پێکێنان و بڵاوکردنەوەی هەڵمەتی هۆشیاری تاک زۆر زۆر گرنگە وا بکرێت کە تاک لایەن خۆیەوە ئەو بۆ نمونە پلتفۆرمێک سەکۆیەکی سۆشال میدیا بەکاردێنێت ئیتر فەیسبووکە ئینستاگرامە یان هەر سەکۆیەکی ترە لای خۆیەوە بتوانێت فلتەری ئەم شتانە بکات چێکی ئەم شتانە بکات چاودێری ئەمانەکە بۆ نمونە من کە هەواڵێکم لە مسنجەرەوە لە هاوڕەیەکمەوە بۆ دێت ئەگەر گومانم هەبێت لەسەر ئەو هەواڵە من نەچم دیسانەوە شێریکەمەوە بۆ کۆمەڵی هاوڕێتری بنێرمەوە بەدا چون کە مزانم تا چەند ڕاستیان لای خۆم بڵاوی نەکەمەوە تاکو و دڵنیان نەبم بۆیە ئەم دەبڵچێک و دووبارە وردبینی کردن و چاودێریکردن و بەدا چوونە زۆر زۆر گرنگە ئەمە لە ئاستی تاک لە ئاستی گروپەکان و لە ئاستی دامەزراوەکاندا بۆیە هەندێک هەڵمەت هەیە لێرە و لەوێ لەلایەن ڕێکخراوەکانەوە ئەو لە ماوەی ڕابردووشدا ئێمە لە پرۆژەیەکدا بەشدار بووین کە ئەویش ڕۆبەڕۆبوونەوەی ساختە هەواڵ بوو ڕێکخراوی پاسەوان
کردبووی من چوەک ئەکادمی چوەک ڕۆژنامەنووسیش لەگەڵیان بووم پرۆژەیەکی زۆر باش و بەداخەوە ئێستاش بەردەوامە بەڵام لەبەر کەمی فەند و ئەمانە وەک پێویست کارەکان بەڕێوە ناچێ بەردەوام لە ڕێگەی تیمێکی ڕۆژنامەنووسانەوە ئەو هەواڵانەی کە ساختە بوون ساغ دەکرانەوە ڕاستیەکان پیشان دەدرا لە ڕێگەی ڕاستەیەکەوە بڵاو دەکرایەوە ڕۆژانەش بەردەوام بە ڤیددیۆ و بە تێکست لە سایت و لە سوۆشال میدیا بڵاو دەکرایەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان جەماوەر ئاگدار بکرێتەوە ئەو هەواڵی کە بەرجەی کەوتۆیان بینیوێتی لە تەلەڤیزۆنە لە سایتێکە لە ڕۆژنامەیەکە لە ڕادیۆیەکە ئەمە ساختە بووە ئەمە ڕاستیەکەیەتی بۆیە پێویستان بە هەڵمەتی زۆر زیاترە بۆ شارکردنەوەی خەڵک و وەکو زەنگێکی ئاگدارکردنەوەش بۆی کە بە ڕاگەانەکان بڵێن کە خەڵک وریایە چی تێر بڕوا بە و ساختەکاری و بە و درۆ و چاواشەکاریانە ناکا پێویستە ئێوەش ئیترواز بهێنن لەم جۆرە هەواڵ و زانیاریانە. بەڵێ دکتۆر یەکێک لە ئەرکەکانی میدیا ئەوەیە کە خەیرانێک کە ڕوبەڕووی کۆمەڵگا دەبێتەوە یاخود ڕوبەڕووی هەرێم دەبێتەوە لە بە تایبەتی بڵێن هەرێمی کوردستان یەکێک لە ئەرکەکانی میدیا ئەوەیە کە چارەسەری ئەم خەیرانە بکات بەڵام لە ئێستادا زۆر جار نووسراوەکان و ڕخنەی پرۆفیسۆرەکان و با بڵێن کەسانی ئەکادمی لە بواری ڕاگەاندندا بازەوە دەکەن کە ڕاگەاندن خۆی قەیرانەکەی دروست کردووە خوێنەوەی بەڕێستان لەسەرم بابەتە چییە؟ بەداخۆمە زۆر جارەوە دەڵێن کە یەکێک لە ئەرکە گرنگەکانی ڕاگەاندن بە بەدی و ئەرێنیەکەیدا ئەوەیە کە ڕاگەاندن ڕۆڵی ئەرێنی هەبێت لە قەیران و تەنگژەکاندا بەڵام کاتێک کە خۆی دەبێتە بەشێک لە دروستکردنی تەنگژەکان خۆی دەبێتە هۆی ئەوەی کە ئەو تەنگژە و قەیرانانە قوڵتر بکاتەوە کێشەکە لێرەوە دەست پێ دەکات بۆیە وەکو پێشتر باسم کرد لە سەرەتادا کە بۆ ئەوەی کە ئێمە ڕاگەیاندنی کوردی بەرەو ئاخارێکی باش ببین پێویستمان بە چاکسازی و ڕێفۆرمێکی جددیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پیشەیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئاکاریەوە بۆی کە بتوانە ڕاگەاندنیش لە هەرێمی کوردستاندا ڕۆڵی ئەرێنی و گرنگ ببینێ لە ڕوودا و پێشاتەکان ئەم ڕیفۆرمە دەبێت کێ بیکە هەمومان دەوێ بیکەین لە حکوومەتەوە لە دەستگا ڕسمیەکانەوە لە پەرلەمانەوە لە ڕۆژنامەنووسان خۆیانەوە لە زانکۆکانەوە ینی من وەکو مامۆستایەکی زانکۆ ڕەنگە وەک پێویست ڕازی نەبم لە منهەج و بابەتەکانی بەشەکانی ڕاگەاندن و میدیا و پەیوەندی گشتیەکان لە هەرێمی کوردستاندا ئەوانیش پێویستە بەردەوام لە خۆنیێکردنەوە و لە ئەپدەیتی تازە و زیاتر دابن بۆی کە بتوانێت لەگەڵ گیانی سەردەم و گۆڕانکاریە جیاوازەکانی تەکنەلۆجیا ئەمانە بگونجێن بۆ ئەوەی بتوانن ڕۆڵیان هەبێت لە بەرەو پێشبردننی کای ڕاگەاندن لە هەرێمی کوردستان. بڵێ مامۆستا بابەتێکی دیکە کە هەمیشە هەڵوێستی لەسەر دەکرێت زمان و ڕاگەیاندنی کوردیە ڕەنگە هەندێک کات ڕاگەاندن هۆکارێک بێت بۆ دەوڵەمەندکردنی زمانەکە و پێچوانەکەشی هەر دروستە هۆکارێک بێت بۆ هێنانی وشەی بیانی و با بڵێن کاڵبوونەوەی هەندێک وشەی کوردی بەڕێستان لەسەرم بابەتە سەرنجتان شێ لەسەر ڕاگەاندنی کوردی تا چەندە خزمەتی بە زمانی کوردی کردووە لە ڕووی تیۆریەوە کاتێک باسی ئەرکەکانی ڕاگەاندن دەکەین کۆمەڵک ئەرک هەیە تەبەن ئەمە ئەرکی ئەرێنی و نەرێنی هەیە ئێمەگەر باسی ئەرێنیەکان بکەین ئیجابیەکان ڕاگەاندن لە دنیادا کۆمەڵک ئەرچی هەیە وەکو ڕۆشنبیریکردن دروستکردنی ڕایگشتی و گەیاندنی هەواڵ و زانیاری و مەسەلەی چاودێرکاری و چاودێریکردن و ئەمانە بەڵام بە بڕوای ئێمە زۆر جار لەگەڵ زۆر هاوڕێی تریشدا باسی ئەم بابەتە دەکەین بە تایبەت پرۆفیسۆر دکتۆر هەیە مەجید کە زۆر ئیشی لەو بارەدا کردووە مەسەلەی زمانی کوردی لە ئێستادا کە زمانی کوردی پێویستی بە پاراستن و بە گەشەپێدانە ڕاگەاندنی کوردی یەکێک لە ئەرکە گرنگەکانی ئەم پاراستن و گەشەپێدانەیە بەداخۆ زۆر جار دەبینین لە جیاتی ئەوەی بپارێزێ و گەشەی پێبدا زیاتر بەرەو دواوەی دەبات و دەبێتە هۆی بە جۆرە لە جۆرەکان خراپکردنی زمانی کوردی یاخۆت وەستانی لە شوێنێک لە پنتێکدات کە نەتواندرێت کاری جددی و پێشکەوتنانەی لەسەر بکرێت بە پێچەوانەوە ڕاگەاندنی کوردی پێویستە ڕۆڵی هەبێت لەوەی کە زیاتر زمانی کوردی لەم قۆناغەدا بپارێزێ و گەشەی پێبدا و دوورکەوێتەوە لە کۆمەڵی هەوڵ و هەنگاو کە نا ئەکادیمین و هەندێک هەنگاو کە ناپیشەین بە جۆر لە جۆرەکان کاریگەری نەرێنیان دروست
کاریگەری نەرێنی دروست دەکەن لەسەر زمانی کوردی. بەڵێ مامۆستا وەکو کۆتا پرسیارم دکتۆر دەمەوێت بپرسم ئەگەر بەراورد بکەی لە ڕۆژنامەگەری کوردی و بۆ دۆخی ئێستای لە 125 ساڵی بەراوردکاریەک لە نێوان ئیتیک و زماندا چۆن دەیبینیت؟ دەکرێت بڵێ هەنگاوی زۆر بەرەو دواوی ناوە یاخود پێچەوانەتر؟ یەکێک لە ئامرازە گرنگەکانی ڕاگەیاندن و بابەتە گرنگەکان مەسلەی زمانە بە دڵنیایی و ئەویش لە ڕووی ئاکاریەوە و لە ڕووی بنەماکانی ئاکاری ڕاگەاندنەوە ڕۆڵی دەبێت ئایا زمان چۆن بەگەر دەخرێت چۆن تەوزیف دەکرێت ئەو دەستەواژانەی کە بەکاردەهێنرێت تا چەند بۆ نمونە لە ڕووی مرۆییەوە تا چەند لە ڕووی پیشەیەوە لە ڕووی ویژدانیەوە لە ڕووی ئەو شتانی کە پێویستە ڕەچاو بکرێن تا چەند ئەمانە لە بەرچاو دەژیرێن ئایا ئەو دەستەواژە و چەمک و بابەتانە لە شوێنی خۆیدا بەکاردێنێ بە دڵنیاییەوە زمان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە کە لە ڕاگەیاندنەوە دەتوانرێت بە باشی بەگەڕ بخرێن و سوودیان لێوەربگیرێن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆری ڕشەرسۆل کە بە ڕۆژیان وەکو پرۆفیسۆر لە ڕاگەاندن هیوانی ئەم بەیانی کوردستان نیوز بن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.